لدرسي جيهان بينيا وتمان ك جيهان بيني بريتيا لو ديدو تيرواني نيكا لويو تماشاي پێناسەی ژیان و مرۆڤ و گەردوونەکەی لە هەر یەکێک لە مفرداتەکانی ئەمانیش لە سەرەتا وتمانێکێک لە خاڵە جیاوازیەکانی نێوانی ئێمە و عەلەمانیەکان و ئێمە و غەیری ئیسلام و غەیری موسڵمانان ئەوەیە کە پێناسەی دینەکە چییە. ئێمە پێناسەی دینەکە حتمە نەبێ بگەڕێنینەوە بۆ وشەکانی قورئان بۆ وشەکانی حەدیسی پێغەمبەر عەلەیهی سەڵات وسەلام و لەبەر ڕۆشنایی زمانی عەرەبیە تەماشا بکەین بزانین چ مانایە کە بەخشن. دیسان تەماشای ئەوە بکەینەوە لە تیۆری ئیسلامیانەی خۆمانە کە ئەڕوانینە عەقیدە و تەوحیدەکە ئەبینین تیۆرێکی تایبەتی بۆ خۆمان هەیە کە ناوی تیۆرێکی تەوحیدیە. ئەم تەوحیدە واتە خوا بە یەک ناسین و خوا بە یەک پەرستن لە مەجالەکانی باوەڕهێنان و سیفەتەکانی خوای پەروەردگارە دەرەکەون کە پێڵین عەقیدە، لە باسەکانی کردگارەتی و خاوەنێتی و ژیاندن و مراندن و زیانگەیاندن و سوودگەیاندن و هەروەها لە بوارەکانی پەرستن. پەرستنەکان دروشمەکانیان ئەوانن کە بە دڵ بە زمان بە کردەوە ئەنجامە درێن، بەڵام ئەمانە بە تەنیا کافی نین بۆ ئەوەی کە خوای پەروەردگارە فەرمێ وەما خەلەقت الجن والئینس إلا لیعبودون، من ئینسانیش و پەریشم بۆ ئەوە دروست کردووە کە بمپەرستن. باشە لەسەر ئەو هەموو ناز و نیعمەتەی کە خوای پەروەردگار بە ئێمەی بەخشیوە گەورەترینیان هیدایەتدانە بۆ ئەم ئیسلامە ڕۆحی بەبەرا کردوین. هەرچی لە گەردوونە هەیە دەستەبەرە بۆ خزمەتی ئەم مرۆڤ ئەم ئینسانە. باشە گەر شەو و ڕۆژ بیپەرستێ واتە سەری هەر لە سوژدەدا بوایە خۆ هێشتا هەر ناگاتە ئەوەی شوکرانەی خوای پەروەردگار بکە، بەڵام ئەمەشی لێداوا نەکردووە. ئەش فەرمێ کە بۆ ئەوم دروست کردو بمپەرستن، کەوا بوو حتممە نابێت پەرستنەکان وا تێ بگەین کە بریتە لەو 5 فەرزە نوێژەی کە ئەیان کەین، نابێ وا تێ بگەین ئەو کۆمەڵە ئەو هەندێک لەو سونەتانەش کە ئەیان کەین ئیتر ئەمە کافیە، یان فەرزەکانی تری ڕۆژ و یان زەکات و حەجەکە کە ئەنجامی ئەدەین بڵێن ئیتر ئەمە خواپەرستێکە هاتە دی و کۆتایی پێهات. ئەی کوا مەجالەکانی تری هەموو ژیان. بۆیە ئێمە وتمان سێ گۆشەیەک ڕەسمەکەین بۆ زیاتر شارەزابوونمان. لە گۆشەی سەرەوە نووسین عەقیدە، گۆشەی لای ڕاست ئەنووسین پەرستنەکان، لە گۆشەی لای چەپ ئەنووسین شەریعەت، عەقیدەت، عیبادەت، شەریعەت.